لە ساڵی 2017 ڕووداوگەلێک لە سنووری ناوچە دابڕێنراوەکان بۆ کورد هاتە پێش کە بەشێکیان بە دەستکەوتی نیشتیمانی هەژمار دەکرێت و بەشێکیشیان بوونە هۆکاری لەباربردنی دەستکەوتەکانی گەلی کورد و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری بەدوای خۆی داهێنا و لە پاش ئەنجامدانی ڕفراندۆم لە کەرکووک بووە گرنگترین ڕووداوەکانی ساڵی 2017. ئەو ڕووداوانی کوردی لە پاڵەوانەوە گەڕاندەوە بۆ دۆڕاوی گۆڕەپانی سیاسی و سەربازی. یاساناسان و چاودێرانی سیاسی پیان وایە هەڵە سیاسی و سەربازیەکانی سەرکردایەتی کورد بە تایبەتی پارتی وێکێتی و ئەنجامدانی ڕیفراندۆم و بڕیاری تاگلایەنە لەو سنوورانە خەونی دەیان ساڵی کوردی لە گۆڕنا کە پێشتر چەندین شۆڕش و بەرخودانی لە پێناودا هەڵگیرساند بوو. ئەو ڕوودانەوانەی کە ڕوویدا ئێمە تەوەقعمان کرد، یعنی بگرە لەمە گەورەتریش، چونکە دەسەڵاتی کوردی لە ناو کەرکووکە سەرکەوتوو نەبوو، نە پارتیت نە یەکەتیت لە هەموو ڕێیەکەوە، چی لە ڕووی سیاسی، چی لە ڕووی کۆمەڵایەتی، چی لە ڕووی تەطبیقی مادەی 140 و بڕبڕەی پشتی مادەی 140 تەطبیق بوو نەیانتوانی ئەو پردانەی کەوا ڕووخاوە بینی کورد و تورکمان، کورد و عەرەب نەیانتوانی چاکی بکەن. بگرە مەلەفی مەشاریع گرنگ بولایان دزی و جەردەیی لە ناو کەرکووکە زۆر وابوو. ئەمە کارەساتەکە بتەکید 16 ئۆکتۆبەری دروست کرد. کورد لە ڕابردووە بە تایبەتی لە ماوەی ئەم ساڵی 2017 توانی دەستکەوتێکی زۆر بەدەست بێنێت. لەو دەستکەوتانە یارە بەهۆی بەشداریکردنیەوە لە جەنگی دژی داعش توانی خۆی بسەلمێنێت لە ساحەی سیاسی عێراقدا بە تایبەتی. بەڵام بەداخەوە لە دوای ئەو ڕووداوانە کورد ئەتوانن بڵێم لە ناوچەکەدا، بەڵام بە تایبەتی لە کەرکووکە تووشی بوغڕابوونێکی سیاسی بوو، وای لێ کرد کە هەڵسێت بە ئەنجامدانی هەندێک بڕیار و دەرکردنی هەندێک بڕیار بە تاکلایەنە و حساب نەکردن بۆ عێراق و حساب نەکردن بۆ ناوچەکە. پرۆسەیە کە کورد هەڵساپی وای لێ کرد کە ئاژاوە بکەوێتە ناو نەتەوەی کورد لەگەڵ نەتەوەکانی ترا لە کەرکووک بە تایبەتی. وای لە کورد کرد لە سنوورەکە بە تایبەتی لە ناوچەی کەرکووک و لە پارێزگای کەرکووکە ببێتە لاواز بێتەوە لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم. پەرلەمانتارێکیش دەڵێت هەڵەی سەرکردایەتی سیاسی کوردستان و نەخوێندنەوەی لایەنەکانی تری کەرکووک و تۆمەتبارکردنی حیزبەکان و نەبوونی سیاسەتێکی حەکیمانە وای کرد کورد نەتوانێت زاڵ بێت بەسەر ئەو بڕیارانەی کە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بە دوای خۆی داهێنا. لە 2017 کۆمەڵی بەسەرهاتی قورس و زیاد لە تاقی ئیمکانیاتی کورد بەسەر نەتەوە کۆمان و بەسەر ناوچەکانمان هاتووە لە منتیقانی دەرەوەی کوردستان و هۆکارەکەشی ئەو بۆ کە پلان و استراتیژ نەبوو لەلایەن سەرکردایەتی کورد. پلان و استراتیژ نەبوو بۆی کەوا کورد خۆی ئەنجامی داوە و پلان و استراتیژ نەبوو بۆی ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێ بینکەوە بەسەرمانە هاتووە. حساب نەکردن بۆ لایەنەکانی دیکە، حساب نەکردن بۆ پێکهاتەکانی دیکە، هەموو ئەمانم پێم وایە هۆکاری ئەوەن کە ئەمڕۆکە ئێمە لەم دۆخەیەژین. لە کۆتاییەکانی ساڵی 2017 بە دەنگدانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و دواتر بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆم لە کەرکووک و ئەو ناوچە دابڕێنراوانی هەرێم وای کرد کورد ئەو ناوچانە لەدەست بدات و سەرجەم ئەو سەروەری و قۆناغە گرنگانەی دوای هاتنی داعش لەو سنوورانە تۆماری کرد باتنی سوپای عێراق بۆ سنوورەکە سەرجەمیان لەدەست بدات. دوای زیاتر لە 14 ساڵ لە ئیدارەدانی شارەکە دەسەڵاتی کوردی لەو شارەدا ئیدارەی کۆتایی پێهات.